جوانترین و گەرموگەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەمە سەرەتا کورتەی گرنگترین هەواڵەکان. گەردەلوولی تویتری چالاکانی ژن و بەرابەری تەڵاب لە کوردستان و گیلان، کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، بەهانەچوونی ژینگە پارێزانی کوردستان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگری دارستانەکانی جوانڕۆ، خۆکوژی دەست بە سەرکراوێکی شۆڕشی ژینا لە شاری سەحنا، برینداربوونی 50 کرێکار لە کارخانەی لاستیکسازی ئیران یاسا و کوژران و برینداربوونی دەیان فلستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. درێژەی هەواڵەکان. گەردەلوولی تویتری چالاکانی ژن و بەرابەری تەڵاب لە کوردستان و گیلان. ڕۆژی دووشەممە 21 جۆزەردان کۆمەڵێک لە چالاکانی ژن و بەرابەری تەڵاب گەردەلوولێکی تویتریان بە دروشم لە کوردستان تا گیلان سەرکوتی دژی ژنان دەست پێ کرد. بە پێڕاپۆرتەکان چالاکانی ژن و بەرابەری تەڵاب یەکدەنگ لەگەڵ چالاکانی بزوتنەوەی ژنانی ئێران لە چالاکیەکدا دژایەتی خۆیان لەگەڵ سەپاندنی سزای قورسی زیندان بەسەر چالاکانی مافی ژنان لە پارێزگاکانی کوردستان و گیلان دەربڕی. ئەو گەردەلوولە تویتریە لە ڕۆژی دووشەممەوە دەستی پێکردووە و ڕێخەرانی ئەو چالاکیە ڕایانگەاندووە کە مەبەستیان لەو کارە دەربڕینی ناڕەزایەتی لە ئاز سەپاندنی سزای 21 ساڵ زیندان بەسەر ژینا مودەڕێز گورجی لە کوردستان و حکمی 6 ساڵ زیندان بۆ 11 چالاکی مافی ژنان لە پارێزگای گیلانە. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 21 جۆزەردان خانشینکراوانی مخابرات لە شارەکانی سنا، تەورێز، بیجار، بەندەرعەباس و زەنجان دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی مخابرات دووشەممەی هەر هەفتە لە ئاست جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان لە بەردەم ئەو ڕێکخراوەیە کۆدەبنەوە. خانشینکراوان خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست و مەزایە بەپێی هێڵی هەژاری، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. ناڕزایەتی بەرهەمهێنەرانی تووتفەرەنگی لە کوردستان بەپێی هەواڵی گەیشت و بەرهەمهێنەرانی تووتفەرەنگی لە پارێزگای کوردستان لە ئاسکەمی نرخی بەرهەمەکانیان و بەهرەمەند بوونی دەڵاڵەکان ناڕازین و دەڵێن دەوڵەت هیچ بایەخێک بە کێشاوەرزان نادات. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ بەرهەمهێنەرانی تووتفەرەنگی بەهۆی چالاکی دەڵاڵەکانی کوردستان تووشی زیان و زەرەر بوون. بەوتەی کشاوەرزان نرخی فرۆشتنی هەر کیلۆ تووتفەرەنگیەک لە بازار 7 بۆ 8,000 تمەنە لە حاڵێکدا دەڵاڵەکان بە نرخی 13,000 تمەن لە کێشاوەرزان دەیکڕن و ئەو نرخە وڵام دەرەوەی تێچووی بەرهەمەکانیان نییە. بەهانەچوونی ژینگە پارێزانی کوردستان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگری دارستانەکانی جوانڕۆ. هاوکات لەگەڵ پەرسەندنی ئاگری دارستانەکانی پاوە جوانڕۆ داڵەهۆ کۆمەڵێک لە ژینگە پارێزان لە پارێزگاکانی کوردستانەوە بەهانای خەڵکی ئەو سێ شارە چوون. بەپێی زانیاریەکان ڕۆژی دووشەممە 21 جۆزەردان هاوکات لەگەڵ ئاگری دارستانەکانی جوانڕۆ پاوە مەزرای گەنم و جۆی کشاوەرزانی گیلان غەرب لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگر درراوە و هەوڵی خەڵکی ناوچەکە بۆ دامرکانەوەی ئاگرەکە نەتیجەی نەبووە. ماوەی 4 ڕۆژە دارستانەکانی پاوە و جوانڕۆ لە ئاگردا دەسووتێت و تا ئێستا 5 هێزی خۆبەخش بریندار بوون. بەڵام حکوومەتی سەرکوتگەری ئیسلامی هیچ ئیمکاناتێکی بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە دابین نەکرۆ خەڵک بە دەستی بەتاڵ هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە دەدەن. خۆکوژی دەست بە سەرکراوێکی شۆڕشی ژینا لە شاری سەحنا. ڕۆژی شەمە 19 جۆزەردان فەرهاد بەیگی گەڕووسی هاوڵاتی تەمەن 21 ساڵی خەڵکی سەحنا کە لە ڕەوتی بزوتنەوەی ژن ژیان ئازادی زیاتر لە 1 ساڵ بوو دەست بە سەرکرابوو لە ماڵی باوکی خۆی هەڵواسی و کۆتایی بە ژیانی هێنا. لە 4 مانگی ڕابردوودا فەرهاد بەیگی گەڕووسی لەژێر گوشاری بەردەوامی ناوەندە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامیدا بووە. ئیدارەی ئیطلاعاتی ڕژیم بە ناوبراویان ڕاگەیاند بوو کە خۆی بە زیندانی دێزڵاوی کرماشان بناسێت تا لەوێوە ڕەوانەی زیندانی ئێڤین بکرێت. ناوبراو لە ڕەوتی شۆڕشی ژینا دەست بەسەر و دوای زیاتر لە 1 ساڵ بەندکران بە دانانی بارمتە و تا کاتی بەڕێوچوونی جەلسەی دادگاییەکەی بە شێوەی کاتی ئازاد کرابوو. شانی باسە کە ناوبراو بە هاوکاری لە کوشتنی نادر بایرامی بەرپرسی ئیطلاعاتی سوپای سەحنا تۆمەتبار کرابوو.
دەرکردنی حکمی ئەدام بۆ کۆڵبەرێکی خەڵکی ورمێ. ڕۆژی دووشەمە 21 جۆزەردان دادگای ئینقلابی ورمێ سزای ئەعدامی بەسەر کۆڵبەرێک بە ناوی ئیدریس ئالی بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل سەپان. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران، ئیدریس ئالی لە سنوورەکانی شاری سەردەشت کۆڵبەری کردووە و هاوڕێ لەگەڵ 7 کەسی دیکە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. پاش ماوەیەک 5 کەس لە بەندکراوان بە دانانی وەسیقە ئازاد کراون. بەڵام ئیدریس لەگەڵ 3 کۆڵبەری دیکە بە مەبەستی دان پێدانانی زۆرەملێ بە سەختی ئەشکەنجە کراون. ڕۆژی دووشەمە دادگای ئینقلابی ورمێ ئەو کۆڵبەرە بێتاوانەی بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل بە ئەعدام مەحکوم کرد و ئێستا گیانی لە مەترسیدایە. هەڕەشەی تۆرۆرکردن لە چالاکێکی سیاسی کورد لە تورکیا. هیوا ساڵحزادە دەرهێنەری فیلم و خەڵکی بانە کە 9 ساڵ لەوەبەر پاش دروستکردنی فیلمێک سەبارەت بە فەرزاد کەمانگەر بەهۆی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان ناچار بە کۆچکردن بۆ تورکیا بوو لەلایەن بەکرێگیرانی کۆماری ئیسلامیەوە هەڕەشەی کوشتنی لێکراوە. لە ماوەی 9 ساڵی ڕابردوودا نەتەوە یەکگرتووەکان بە دوواداچوونی بۆ پەروەندەی هیوا ساڵحزادە نەکردووە. لە سەردەمی شۆڕشی ژینان ناوبرا و پشتیوانی لە خۆپیشاندەران کرد و کەوتە بەر هێرش و هەڕەشەی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا لەلایەن هێزەکانی سپای قودس لە لوبنان و سووریا هەڕەشەی کوشتنی لێکراوە و ئێستا گیانی لە مەترسیدایە. ئیدامەی مانگرتنی کرێکارانی شاغڵ لە شرکەتی کەربۆنات سۆدیۆمی فیروزاباد. 2500 کەس لە کرێکارانی شاغڵ لە شرکەتی کەربۆنات سۆدیۆمی فیروزاباد لە پارێزگای فارس ڕۆژی دووشەمە 21 جۆزەردان بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەیی دەستیان لە کار کێشایە و مانیان گرت. بەپێی زانیاریەکان یەکێک لە پڕمەترسیترین پیشەکان کارکردن لە کارخانەی کەربۆنات سۆدیۆمە و زۆربەی کرێکارانی ئەو ناوەندە لە ژنان پێکدێت لە حاڵێکدا حەقدەست و مەزایایان زۆر کەمە. ڕۆژی ڕابردوو کرێکاران دەستیان لە کار کێشایە و بە کۆبوونەوە لە نێو مەحوەتەی شرکەت خوازیاری پێدانی سەختی کار، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، زیادکردنی حەقدەست و بردنەسەرەوەی ئاستی ئەمنیەتی پیشەیی لە کارگای ئامۆنیاک بوون. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شارەداری سەربەندەر. ڕۆژی دووشەمە 21 جۆزەردان کرێکارانی شاغڵ لە شارەداری سەربەندەر لە ئاز نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بەپێی زانیاریەکان کرێکارانی شارەداری سەربەندەر ماوەی 3 مانگە هیچ حەقدەستێکیان وەرنەگرتووە و داوای زیادکردنی ئاستی حەقدەست دەکەن. بەوتەیە کرێکاران خاوەنکار حەقی بیمەکانیانی با ڕێکخراوی تامینی نیشتمایی پەرداخت نەکرۆ تووشی کێشەی دەرمانی بوون. مانگرتنی تانکرەکانی هەڵگری سوتەمەنی لە ڕەفسەنجان. تانکرەکانی هەڵگری سوتەمەنی لە شارستانی ڕەفسەنجان ڕۆژی دووشەمە 21 جۆزەردان لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیان لە کار کێشایە و مانیان کرد. بەپێی زانیاریەکان تانکرەکانی هەڵگری سوتەمەنی لە ڕەفسەنجان لاس کەمی کرێبار، گرانی پارچەی یەدەکی ئۆتۆمبیل و پێشێلکردنی مافەکانیان لەلایەن پەیمانکار و دەڵاڵەکانەوە ناڕازین و داوا دەکەن کێشە و گرفتەکانیان چارەسەر بکرێت. برینداربوونی 50 کرێکار لە کارخانەی لاستیکسازی ئیرانی یاسا. ئێوارەی ڕۆژی دووشەمە 21 جۆزەردان ئەنباری کارخانەی لاستیکسازی ئێران یاسا لە شەهریار ئاگری گرت و بەهۆیەوە 50 کرێکار بریندار بوون. بەپێی زانیاریەکان 50 کرێکار تووشی سووتانی جەستە بوون و 32 کەسیان بۆ ناوەندە دەرمانیەکان گواز-راونەتەوە. بەوتەی هێزەکانی فریاگوزاری خەیرا ڕێژەی ڕاستەقینەی بریندارەکان و هۆکاری ئەمڕۆ داوا ڕوون نییە، بەڵام دۆخی تەندروستی چەند کرێکار ناجێگیرە. دواهەواڵمان سەبارەتە بە کوژران و برینداربوونی دەیان فلستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزا. ڕۆژی دووشەمە 21 جۆزەردان ئەرتشی ئیسرائیل چەند ناوچەی لە کەرتی غەزا بۆردەمان کردو و بەهۆیەوە دەیان فلستینی کوژرا و بریندار بوون. وتەی بەرپرسانی بەهداشتی غەزا لە هێرشەکانی 24 کاتژمێری ڕابردوودا ئیسرائیل بۆ سەر ڕەفا، نوسەیرات، دەیربەلح لە کەرتی غەزا 40 فلستینی گیانیان لەدەستا و دەیان کەسی دیکەش بریندار بوون. بینانانی خۆشەویست، سەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و بەختەوەر بشین.